قتل بالنايا هدايا أمزة مسار جنابي باكور حتى باشور سامي كي ترى رجاوة حتى الرشلات همويتي كاين اشترى نيار براوي باش صار من كو رجعت تتمشي كذا كنت داعي او حتى نسعة داوية سكنة الهمبر دجمن ويري حوالة بردوامكن ويري حوالة سرقاتا او لسر أرمانجا تا وبمشن او تبقنن ريكا كو تا دعوة دكر ولسر ودمشياي وبقنن أرمانجا تا او بوكو تكش بنا تكشونا تجمنه خون خاربو أرمانجا تا او بوكو آزادیا گله کرد بو بنوێژی نیوەڕۆ لەم جادەی پۆزەیە بەم ئاوەدانە خەڵکێک تیرۆر ئەکرێ و نادۆزرێتەوە لە بەرچاوی ئەو هەموو کامێرانەیە ئێمە گەر وەکو شخصی بگەڕین ئەتوانین وەکو مولەماس دەریبێنین بەڵام ئەمانەوێ قانون حکومت خۆی چارەسەریەوە بکە ئەگەر نایکا تا مردن شەرمەزارە خێرە بکوژان نادۆزرێنەوە بەڵام تاوانکاران ئەسوڕێنەوە بەڵام جاسووسەکان ئەسوڕێنەوە بەڵام فڕۆکەی دوژمن 24 ساعت بە وڵاتەیە خەڵکی ئێمە ئەوەنە بەغیرەت بووە تا ئێستا فڕۆکەی دوژمن بە کلاشکۆف و بڕنەویش نەیوێراوە بەسەر وڵاتەکەمانە بێت. دۆخی ئێستا زۆر ناجێگیرە بەهۆی زۆر هەڵسوکەوتی لایەنە سیاسەکان ناکۆکیان بارودۆخی خەڵکی باشووریشی تێکەوتووە زۆر ناجێگیر یعنی وەزعێکی زۆر باش نییە لە خەڵکی کوردستان بێ لەوەی کە جاش و ئیطلاعات و پارە خۆفرۆشەکان دەستیان خستۆتە ناو وڵاتەکەمان ڕۆژی زۆر ڕۆژ چەندەها گەنجمان لێ تیرۆر دەکەن چەندەها لە هەر وڵاتێک لە هەر شوێنێک دەستی تیرۆر زیادی کردووە بەهۆی پاراستن زیاتر تەسیری هەیە ئێمە وەکو گەنج دەبێ باشوور بەدەنگ بێ بەسە بێدەنگی بەسە دانیشتن لە ماڵەوە هەستن وەکو لەسەر مافەکانی خۆشتان بە جوابنیان هەستن لەسەر مافی تاکە کەسی کورد بە جوابێن هیچ کە بەسە تیرۆرکردن تعدا لە کەسایەتی یعنی ئینسان بەس حەق بدا بە حەقی کوردایەتی نابێ ئەو هەموو تیرۆر و ئەو هەموو خۆفرۆشی قبول بکرێ ژان دەبێ هەڵوێستانە بێ بەرامبەر ئەو تیرۆریستە هەمویان خوشکیان شەهیدە برایان شەهیدە هەمووی بەو بوارەوە تێپەڕ دەبن ناکۆکی کوردستان یعنی هەمووی بوارێکی ناجێگیر دەگرێتەوە بۆ سەر ژنان یعنی نەهامەتێکە هەموو بۆ سەر ژنانە ئێمە ژن دەبێ دەنگی خۆمان بەرزکەینەوە دەنگی ئازاد بەرزکەینەوە دەنگی ئاشتی بەسە هیچ کە ڕۆڵەکانمان تیرۆر نەکەن لە هەر شوێنێک بێ شاهد نامري